گروپی کۆرسی منداڵانی قوتابخانەی ژیاری بنەڕەتی بەحەسکردن بە بەرپرسیارەتی و ئەرکی نیشتیمانی و نەتەوەیی سرودی نیشتیمانی بەرخودانیان تۆمار کرد و بڵاویان کردەوە. بەرهەمەکە وەک بەشێک لە هەفتەی پشتگیری لە ڕۆژئاوا کە بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیە سازی کردووە بەرهەم هاتووە. سرودی نیشتیمانی بەرخودان ئاواز و دابەشکردنی ڕۆژگار شێخەیە. هۆنراوەی سرودەکە ئەفسانە ناڵەشکێن نووسیوێتی و گروپێک لە منداڵانی قوتابخانەی ژیار وتویانە لە ماڵی شوێنی تەنگە